سڵاوی خۆی گەورەتان لەبێ بینێرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وی عزیز و خۆشەوی شادەمەوە. خۆشەویستان ئەمڕۆ لەسەر پاک و خاوێنی بە شێلاوڵاتیانی شاری ئەولێر دەدوێنم و پرسیاریان لێ دەکەم چ شتێک لە سەیرانگاکان ناڕەحەت و بێزاریان دەکات کاتێک دێن دەبینن چ دیمەنێکی نێو پارکەکان ئەوان بێزار دەکات ئێوە بێزار دەکات و هەروەها خەڵک کاتێک دێ بۆ پارکێک بۆ سەیرانگایەک بۆ ئەوی کاتێکی خۆش بەسەر بات حیفە ناخۆشە ببینی دیمەنێک یەک لەو دیمەنانە ئەوەیە دەبینی شوێنەکە پیسە ئەو خەڵکی کە لی دانیشتووە بەداخەوە خاوێنی نەکردوتەوە ئەو شوێنە خەڵکی دیکە دێتن بۆیە پێویستە لە سەرمان کە پاک و خاوێن بین شوێنەکە بە پاک و خاوێنی ڕابگرین ئەوە لە نێو پارکەکان هەروە لە کوچە و کۆڵانە شەقامەکانی شاریش پێویستە ئێمە بەردەوام پاک و خاوێن بین کاتێک کە بەتایبەتی ئێستا کە وەرزی هاوینە و ئەو زیاتر دەخورێتەوە کە بۆ نمونە دەبینی گەنجێک لاوێک هەرزەکارێک بۆ ئەوەی توێنێتەکەی خۆی بشێنێت دەبینی دەبێت ئاو دەخواتەوە پاشان دەبەکە فرێدەدات بەڕاستیمە زۆر دیمەنێکی ناشرین و ناشارستانیە بۆیە دەگەڕێتەوە سەر ئاستی هۆشیاری تاکە کەسەکانیش ئەو کەسانی کە هۆشیاریان بەرزەوە کەسێکن باش پەروەردەکراون باش ڕاهێنراون لە ماڵەوە دایکان و باوکانیان ئامۆژگاری زۆر چاچیان کردوون بێگومان ئەوانە پاک و خاوێنن و هەروە ئەو کەسانەی کە بڕوادارن لە ڕێگای ئاینەوە بە تایبەتی ئێمە کە موسڵمانین و پەیامی ئیسلام ئاینی ئیسلام فێرمان دەکات کە پاک و خاوێن بین کە خاوێنی بپارێزین مرۆڤێکی پیس نەبین بۆیە من ئەمڕۆ لەسەر پاک و خاوێنی بەگشتی پاراستنی ژینگە بە شێلاوڵاتیان دەدوێنم بابزانم سەرنج و تێڕوانی نیوان چییە ئێوەش بیسەر و بینەرمان بن. سڵاو دەبێت ئەمڕۆ دەبینم لە پارک دانیشتووی کەشەوەی پارک چوونە لەگەڵەوەی کە لە ماڵەوە بیان لە ناو بازاڕوی بێگومان ئێستا بەهۆی ئەو کەشە گەرمی کە باڵنگ هاوین هاتووە و هەروەها لە هەولێریش ماوەی کە کارەبای نیشتیمانی کەم بوویتەوە بێگومان پارک بەهۆی ئەو دار و بار و ئەو سەوزایی کە تێدایە بێگومان کەشەکەی فەرقی هەیە لەگەڵ دەرەوەی پارک. لێرە حەز بە ئارامی دەکەی؟ بێگومان لەبەرەوەی پارکی سامی هیچەکە لەو پارکانی کە زۆر با بڵین گەورە و فراوانە ژمارێکی زۆر خەڵک سەردانی دەکاوە چەندین بەشی هەیە بۆیە تا حەدێک بەڵێ بەتەنیا دێ بۆ پارکیان لەگەڵ ماڵەوەش بەخوای هەندێک جار بەتەنیا دێم و هەندێک جاریش لەگەڵ ماڵەوە دەین و ئەوە زۆر باش. لێرە خەت بێکەوە لەگەڵ ماڵەوە شتان خواردووە؟ بەڵێ ئەرەوەڵا زۆر جار بە تایبەتی ئێواران خواردن دێنی لێرە بەڵێ ئەرەوەڵا کە خواردنەکە دێنن لە دوای خۆتان پاشماوەکان فرێ دەدەن لەگەڵ خۆتان دەیبنەوە؟ وڵاهی ڕاستی بڵێم لەوانەیە نەتوانین 100% هەمووی پاک بکەینەوە بەڵام بەشی زۆری ئەو باڵین پاشەڕۆیانی کە باڵین پارچەی گەورە نۆکو قاپ و با بڵین ئەو خواردانێک کە دەمێنێتەوە بێگومان بەڵام جاری وایە دەبینی مەسەلەن سەرەزات دەخۆی یان گوڵە بە ڕۆژە دەخۆی بێگومان ئەوە هەندێک هەر لێ دەمێنێتەوە. زۆر باشە ئەو گوڵە بە ڕۆژەی کە باست کرد زۆر زیادە بتە دەردێک ئەو گوڵە بە ڕۆژەیە باش ناکری لە ناو لایلۆنێک لە ناو کارتۆنێک پاژماوەکەی ناو کارتۆنێک دابنێ یان لە ناو لایلۆنێک بۆ ئەوەی زۆر پیس نەبێت چونکە ئەگەر من لە دوای تۆ بێم دەڵێن باشە ئەو کەسە بۆ ئێرە پیس کردووە. وڵاهی قسەکە زۆر تەواوە ڕاستە چونکە ڕەنگە من بەلای خۆمەوە دەڵێم چەند دەنکە گوڵە بە ڕۆژەیەکە کەمە بەڵام ئەو چەند کە دەنکە گوڵە بە ڕۆژەیە هی هەموو خەڵک کۆیکەوە زۆر دەکاتن ڕەنگە بەهۆی ئەو گوڵە بە ڕۆژەوە من لەو شوێنە دانەنیشم بێگومان بە دڵنیاییەوە جا زۆر جار دەبینی مەسەلەن تۆ بیر لەوە ناکەیتەوە ئەو کەسێک کە دێ لە دوای تو دەبێ پاچی کاتەوە چکە ئێرە کۆمەڵێک کارمەندی لێ ئەوانە کە پاک دەکەنەوە ڕەنگە هەبێ بە تەمەن بێ مەسەلوانە بەڵام ئێمە زۆر جار بەڕاستی ئەو هۆشیاریە ژینگەیەمان نییە یعنی بۆچی نیمانە لەسەرەوە نەبوونی هۆشیاری ژینگەی زۆر جار دەگەڕێتەوە لەبوو نەبوونی ئینتیما لەبوو نیشتیمانی ینی زۆر جار تو هەندێک شت لە دەرەوەی ژینگی خۆت دەبینی ئەو وا دەکات کە با بڵین تۆش ئینتیما لە دەست بدەیت یعنی من لەسەر ئاستی نخبە باز ناکەم ینی بە عامی خەڵکی باز دەکەم لەوانەیە من هەست بە بەرپرسیارەتی بکەم گەورەتر بڕوان مەشتەکە بەڵام خەڵکێکی تر هەیە زۆرینەی خەڵک با بڵێن لەبەرەوەی ئینتیمای لە بۆ نیشتیمان و لە بۆ نەتەوە و لە بۆ با بڵێن کۆمەڵێک شت لە دەست داوە بە تایبەتی گەنجی ئێستا ئەوانی کە کەمەک تەمەنیان هەیە لەوانەی فەرقیانی بەڵام ئەوانەی ئێستا بێگومان دەگەڕێتەوە لە بۆ ئەوە ینی نەبوونی ئینتیما لە بۆ نیشتیمان نەبوونی ئینتیما لە بۆ نەتەوە ئەوانە تەسیری هەیە.
زۆر جاریوە دەبینم کورسی لە پارک شکاوە یان دەبینم گلۆپی پارکەکان شکاوە باشە ئەو خەڵکە بۆ دەیشێنێ لە کاتێکدا سوودی بۆ ئەو هەیە ئەگەر بە شەو بێ ڕۆناچیە کە پێی دەبەخشێ ئەگەر کورسێک ئەو لە سەریدا دەنیشێ سەبارەت بە ینی باڵێن هەر دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە پارێزگاری نەکردن لە ممتەلەکاتی دەوڵەت یان با بڵێن لەو شتانی کە مڵکی گشتین بۆ نمونە ئەم کورسە ئێستا من و تۆ لەسەری دانیشتوین مڵکی من نییە بەتەنها مڵکی هەموو ئەو کەسانەیە کە سەردانی ئێرە دەکەن با بڵێن ئەو داهاتی کەتیدا سرف کرا ئەو پارەی کەتیدا سرف کراوە بۆ کڕینی ئەو کورسیە مڵکی ینی با بڵێن داهاتی تاکەی کۆمەلگایە بەڵام کاتێک کە دەیشتێنێ ئەوە ینی لەوانەیە چەند بەشێک بێ بەشێکیان لەوانێ منداڵ بیشتێنێ بەشێکیان ڕەنگە گەورە بێ بەڵام ڕەتفعلە ینی بەتایبەتی لە ئێستادا خۆت دەزانی گەنجێکی زۆر با بڵێن خوێندنیان تەواو کردووە یان لە تەمەنی کارکردندانا دەتوانن کار بکەن ئامادەن کار بکەن تاقە وزەیەکی زۆریان هەیە بەڵام سیر دەکەی هیچ هەلێکی کارکردن نییە بەشکاندنی دار و گلۆپ چارەسەر دەبێ نەخێر نەوەڵا بەڵام بەتاڵکردنەوەی ئەو با بڵین ئەو سترێسەیە ئەو پاڵەپستوەیە کە لەسەر مێشتی ئەو گەنجەیدایە بەلای ئەوە بە تایبەتی لە فتری هەرزەکاری یعنی چۆن بڵین پێی وایە ئەگەر هات ئەو کورسی شکاند ینی با بڵین زۆرێک لە ئارامی بەدڵی دەبەخشێ خەڵک لێکوانە لای پاشە خۆی ئێرە پیس دەکا یان پاکوخایەنی دەکا هەندێک پی دەکەن هەندە خەیان دەکرد هەموو شتێک نینە ناوەڵا کەش و هەوا ئێرە کوانی جەوەی هەواشی زۆر خۆشە ئەرێوەڵا کە دی ئێکوانە مێشکدا ئارام دەبتەوە ئەرێوەڵا فەرقی زۆر فەرق پێ دەکەم لەگەڵ ماری زۆر فەرقی ئەرێوەڵا وەچی گوتی دەچێت دنیایشکا وەچی گوتی جەوەی خۆش فەرقی زۆرە لە پێ ئەرێوەڵا ڕاستی زۆر باشە ئەو کەسانەی کە دێنە یەکوانە چەند گرینگە لە پاشە خۆیان شوێنەکە بە پیسی بەجێ نێڵن نارم هەندێک پێیان دەرین دایکم بابم چاوم ڕۆم کورە خایان بن کوری دۆنگۆیە خۆی بێگانەی نییە هەلو خۆمانە ئەرێوەڵا بۆ جەمان ناکەن هەندێک پیس هەندە خەن باشە ئەوانە لۆ پیس دەکەن ئەوانەی کە پیس دەکەن لە بەرچیە بیاخن دوێ ئەگە بیاخن نەبە لۆ پیس دەکەن ئەوە لۆنگۆ ئەوە گچکەنە یان گەورەکانی ژۆن شەریە گسکە و گەورە هەمیە هەیە گسکەیە گەورێ باغەربی گسکەی بەڕاستی باشە پێت باش نییە ئەوانەی کە ژینگەکە پیس دەکەن سزا بدرێن تاوەکو جارێکی دیکە و کارە دووبارە نەکەنەوە کورە هەیە ئەوە مەڕەشەی دەشتێنن مەڕەشەی غێروشی لەوان نییە لەوە نییە کە پلیس پێ شینبی مەڕەشەی دەشتێنن گلۆپی دەشتێنن کورە باشە گلۆپی لۆ دەشتێنن لە بیاقی باشە بەتەنێ زۆر لێرە یان جاربار وەڵا دوو کەسین دوو نەفەرین هەدی خێزانەکەت ناینێرە هیچ خێزانت مایە بەری مایە بەری مایە جار بەجار نایانێرت پێ کۆدا بنیشن ناخر منیێرنی هەولێر نیمە ئەمن خەرکی قۆرستانە مە قۆرستان لەگە ڕێی مەغموری ئەرەوەڵی ئەولادی وێنەرم ئێستاش لەوێنم باشە لە خۆتان پارک و شتێک نییە کە بچنە ئەو پارکە دەستە دەست بە خۆ دەزانی کووە باش ئامۆژگاری چییە بۆوانەی کە دێنە ئێرە چیان پێ دەڵێ ئامۆژگاری تو چیە نسحاتی تو چێ لەوان وەڵی پێیان دەخە چاودێر هەیە چاودێر هەیە دەگەڕێ پێیان دەرێ ئەمە بەرسمە عەرەسین دەیکوان نقسەینە بەس چاودێر هەیە دەگەڕێ لەکردیان دایکم بابم چاوم ڕۆم کورە خایان بن کورە لۆنگۆیە نسحاتیان دەکرد هەیە دژێ دەگرێنەگەی باشە مامە حاجی پێشتریش خەڵکەوە پیسی دەکردیان ئێستا خەڵک پارکەکان پیس دەکا کو پێشەکەیان ینی زمانی زوو پێش 2000ەکان خەڵک پارچی هەر پیس دەکرد پارک نەبوو کا پێشەکە پارک هەبوو تا ینی وەکو ئێستا زۆر نەبوو بەڵام هەبوو کە خەڵک دەچوو پیسی دەکرد یان پاکوخاین ڕای دەگرت وەڵی ئەخر نازانم پێشانی نازانم بەخیارم نییە نەمدی چییە ناوە لەسەر پارکەکان و لەسەر پاکوخایانی بەگشتی دەدوێم با بزانم چەندێک گرینگە تاکەکانی نیو کۆمەلگا پاکوخایەن بن ژینگەی خۆیان بە پاشی ڕابگرن وەڵاهی ژینگە وەکو منداڵت وایە کوچگەر گۆشەکەی خۆ چەند خۆشت دەوێ کە ناتوانین بەبەر سارد و گەرمی بدەی لە پێناوی هەموو شتێکی دەکەی ژینگەش ئەو هایە لە لای من بە نسبەت خۆم و هیواداریشم هەموو ئەوانەی کە لێران نەپاکخاوین بە دەرەجە یەک دەبی بیپارێزن
خۆچی بۆ پارکەکان و هاتووی لە پارکنان بخۆیان شتێک بخۆی کەمێک کەشێکی ئارام بەسەربەری بەڵێ لە ڕەمەزان ئەم بەخۆم شێفم شێف کفایەتم لە ڕەمەزانە کە من هەموو جار کە قسەم دەکرد لە سناپکەم دەمگوت کورە با بە هەر چیتان لێنە تەماتەڕون بوو دۆڵمە بوو قاورمە بوو جارجار وەرنە دەرێ وەرن لە پارکەم خۆن بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کیسەش لەگەر خۆتان بینن و هیچ لەوێ فڕێمەدەن وە گوڵە بەڕۆژەش مەخۆن لە ناو پارچی ئەگەریش خواردتان سفرە چیدا بنێن زۆر باشە کەواتە زۆر گرنگە و کەسێک کە دێ بۆ پارک بۆ ئەوی کەشێکی ئارام بەسەر بە ئەو خواردنەی کە دەیخوا لە پاشە خۆی پاشماوەکەی فرێ نەداتن لەگەڵ خۆی علاگەیەک بێن یان بیخاتە ناو سەبەتەیەکی زبڵەوە چووکە لە پاشەوی ڕەنگە من بچم ڕەنگە خانەوادەیم بچێ ڕەنگە خوشکێکی من کەسێکی من دراوسێکی من کەسێک بسێت ئەو شوێنە ئەگەر پیس بێت بێگومان لە شوێنەدا نانیشێت والله وزە ئێستا ئەلێرانە هەر زۆر ئاسانکاری کرا لە هەر شوێنێک دەڕۆی چەند مەترێک دەڕۆی دوو لە ڕووی جەناب و بینەرانیشمان سەلەیان دانایە ئەگەر ئەتوو عنی لە ماڵی خۆت ئایەوها بە پیسی مادەم کە سەر لەدان درەواتە معنای ئەوەی کە تو پیسەکەت لە ناوێ دابنێ بیپارێزە لە بۆ خۆتە ماڵ و منداڵی تو دێتەوە لێرانە دادەنشی ئیسراحەتی دێ دەکات جگەر گۆشەکەتە خۆشەویستی تووە ئیدیلۆ چنەی پارێزین ئەی لەسەر کوچە کۆڵانەکان شەقامەکان دەبینی خەڵکێ دەبێک ئاو دەخوات دەبەکە فرێ دەدات منداڵێک بەدەستیەوە پسکیتێکە کێکێکە دەیخوات وا فێر نەکراوە کە بیخاتە ناو سەبەتەیەکی زبڵەوە هەرکێکەکەی دەخوا و قاغزەکەی فرێ دەدات چەندێک گرینگە ئەو منداڵانە ڕابهێنرێن گیان خودت گەنجانمان یا خودت خۆمان بە هۆشیاریەوە ئەو شتەی کە دەیخۆین پاشماوەکەی فرێ دێنە شوێنێک کە شایستە بێت ئەو ئەرچی دایکە لە ماڵی ئەگەر منداڵەکەی فێر کرد هەرکە چووە ناو سیار لە سیارەوە فێری کرد ڕۆڵەجان لە ناو سیارەکەی پسکیتەکەت خوارد مۆتە بوو ئاو بوو لە جامی پەنجەرەکەی مەکەوەتەی هەڵدەیە سەر شەقامەکەی هەڵی گرە لە ناو لایلو نەچیدانێ هاتیە خوارە هەموو حاویەت هەیە لە ماڵێ بیکە ناو حاویەکەی خۆتە زۆر گرینگە داک دەبی ئەرچی ئەوە نییە بەس ئەتو نانی بدێ منداڵت و بەس گەورەی بکەی و بەس ئەوەندە تەرخێزیسترم دەڵێن بەخێوکردن و پەروەردەکردن هەیە ئێمە ناوێتە نا بەخێویان بکەین بەڵکو دەبێت پەروەردەشیان بکەین بەڵێ ئەم هەموو جارداکەم کە بخۆم الحەمدلله دوونەوەم هەیە و منداڵم گەورەنە و ئەوە نییە تەمەند درێژ بن سەلامە دویار لەگەر تەمەنین گۆشە هەموو جارداکەم پێمی دەگوت کچم دەگوت تربێت زۆر ئەزیزترە لە منداڵی ئەوە لە بۆما ئەمە جۆمان لێیان دەگرت هیوادارم ئەو گەنجانەی ئێستا کەش هەمویان جێیان لێرا بگرن و احتیمان بە پاک و خاوێنی بدەن خاچی خۆیان خۆش بێ بە ئەمەش وەکو هیچمان کەمتر نێ خۆ لەوە خۆ سەقافەتەوە نییە من ئەگەر خواردنەکەم خوارد و فڕێ بدەم زۆر باشە چ دیمانێک زۆر ئەتو بێزار دەکات نیگەرانت دەکات لە پارکەکان بێت یاخود لە شەقام و کوچە کۆڵانەکان واللهی ئەوەی کە بێزارم دەکەم کە دەبینم لە دەرێکە پێش دەرکەی ماڵەکان کە دەبینم پیسە ئەو هازبڵ کۆمە بووە ئەوە زۆرەکەم دەبیتەوە یان قەتعک لە تەنیشت ماڵێتی هەرچی هەیە دەڕوا لەوەی فرێدەدا یاخود ئەوە تا دەچێت سەیرانگایەک ئەلێوێندەر ئەو خواردنەی دەخواتن ئەو تکە و کە بابەی لێ دەدا هەرچی هەیە لەوێ فرێدەدا ئێ باشە تو وا خواردت عافێتت بینۆشی گیانوی ببتە سەحە و عافیە ئێدەماندا هەڵی گرەوە جارە چی دیکە ئەتو هەر هەمان لە بخۆتە خزمەتی خۆت دەکەی لۆ لە ماڵێ دەتانی هاوار لەسەر منداڵەکە دەکەی ئەگەر یەک پارچە ئەوە کە سێوە چی فرە بداتە عردی ئەوەش هەر ماڵی تووە زۆر زارانداکان دەڵێن کاکەوە یەک سەعاتە پێوە بوو ماتولۆ پیس دەکەوە لێم ئەرێ وەڵەوەیان پێ دەڵێن یان بەرداخەکە گەر نەشواتن لەسەر مێزی دادنێ ئێ بابە پێ یەکەچی ئەم بخۆم ڕۆڵەجان ئەو بەرداخە ئاوت خواردەوە بیبە لەسەر مەخسەلەکەیدان ئەگەر شخیندنت هەیە خەینە دەیشم ئێ باش هەر دەشبی لە دێرەش دەبی هەمان شت بم دەرەوەش هەر ماڵی منە هەر خاک و نیشتیمانی منە پێدوانە دایک و باوکان لە ماڵ و ڕۆڵێکی زۆر کاریگەر و باش دەبینن ئەگەر بێت و ئامۆژگاریەکی زۆر چاچی منداڵەکانیان بکەن و پەروەردەیان بکەن لەسەرەوەی کە لە پارکەکان کە زیاد لە پارکەکان هەر کۆڵانەکەی خۆیان شەقامەکەی خۆیان گەڕەکەکەی خۆیان بە پاک و خاوێنی ڕابگرێت دەبینن کابێت دەبێگاو دەخواتەوە دواتر دەبەکە فرێ دەدات مۆتەیەک دەکرێت نایخاتە ناو ئاویەکەوە نایخاتە ناو زڵدانەکەەوە قاغزەکەی فرێداتە سەر شەقام ینی ئەوە زیاد لە پارکەکان لە نێو کوچە کۆڵانەکانی ژەمانە دەبینین خۆی پەروەردە یەکەم زار لە خێزانەوە دەست پێ دەکە بێگومان بەڵام دایک و باوکی ئێستا بەشی زۆریان بەهۆی سەرقالبوونیان بە پەیداکردنی بژێوی لە بۆ ینی با بڵێن مەشغوڵکردنی دایک و باوک بە کۆمەڵێک بابەت کە پەیوەندی ینی وا لێ دەکا ئەو باوکە ئەو دایکە کەمتر ببژێتە سەر ئەوەی کە منداڵەکەی با بڵێن پەروەردە بکە چونکە کۆمەلگەی ئێمە بە تایبەتی وە شەرقی بەگشتی زیاتر بیر لەوە دەکاتەوە کە چۆن منداڵەکە تێر بکە لە ڕووی با بڵێن خواردنەوە لە ڕووی
با بڵێن فکریەوە یان لە ڕووی پەروەردەییەوە کەمتر بیر دەکاتەوە ئەمە لەلایەک خێزان لەلایەکی تر بابەتی با بڵێن دەرەوەی خێزان کە بریتە لە ژینگەی گەڕک و هەروەها قوتابخانە یان پەیمانگە زانکۆ ئەوشان شێواوە ینی بێگومان ئێستا ئەو پەروەردەیە کە ئێستا لە ناو با بڵێن ناوەندەکانی خوێندن هەیە بێگومان زیاتر ڕتوشە زیاتر گرنگی دەدرێت بە با بڵێن چی پێ دەڵێن با بڵێن ئەوەی کە با بڵێن مەزهەر دیکۆر ناوەڕۆکەکەی با بڵێن زۆر پوخت نییە پەروەردەکە پەروەردەیەکی تەواو و تەندروست نییە بۆیە بە کورتی چارەسەر چییە؟ وڵاهی چارەسەر هەروەکو باسمان کرد ینی گرفتەکان لە چیەوە سەر هەڵدەدەن لە خێزانەوە یەکەم جار سەر هەڵدەدا پێویستە خێزان پەروەردەیەکی تەندروست بۆ منداڵەکەی بکات ئەو یەک دوای ئەوە پێویستە با بڵێن وەزارەتی پەروەردە ئەپدەیتی خۆی بکاتەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ئەو پرۆگرامانەی کە دایناوە لە بۆ خوێندن ئێستا بۆ نمونە ینی من زۆر جار بیر لەوە دەکەمەوە مجتەمەعاتی ئێمە کۆمەڵگەی ئێمە زیاتر بەچی با بڵێن کاریگەر دەبێت بە پرەنسیپە ئاینیەکان بە بنەمە ئاینیەکان ینی ئێستا تۆ ئێمە مادەیەکمان هەیە با بڵێن دەرسێکمان هەیە دەرسی پەروەردەی ئیسلامی لەو دەرسە پەروەردەی ئیسلامی ینی جۆرێکی لێکراوە وا با بڵێن لە قالب دراوە وای لێکراوە بۆتە کۆمەڵایەتی ینی باسی ئاینەکان دەکا باسی ئاینە جیاوازەکان دەکا باسی ئەو بنەمایانە ناکە کە چۆن تۆ تاچێکی با بڵێن مصلح تاکێکی سەرکەوتوو تاکێک بێکە ئینتیمای هەبێت لە بۆ نیشتیمانی ئینتیمای هەبێت لە بۆ نەتەوە ئینتیمای هەبێت لە بۆ ئاینەکەی ئینتیمای هەبێت لە بۆ دایک و باوکی ڕێز لە گەڕەکەکەی بگرێ ڕێز لە جیرانەکەی بگرێ بە وەفا بێ دوو لە ڕووی ئێوە درۆزن نەبێ بەڕەوشت بێ ئەمانە لەناو ئەو بابەتانەدا بەداخەوە ینی من نایبینم تێیدا جێی نەکراوەتەوە بەداخەوە زۆر جارانی شوانایینەکان لە کۆتایی دەخوێندرێ کاتێککە قوتابی ئەو تاقە و وزەی لەوانەی یەکەمەتی لە کۆتایی نیەتی بێگومان زۆربەی جار وانەی ئاین یان ناخوێندرێ یان ئەگەر بخوێندرێت دەدرێت بە با بڵێن مامۆستایەکی تر پێویستی پێێتی دەڵە دەرسەکەی من مەسەر بۆ نمونە زانستە بیرکاریە نازانم دەرسێکی ترا گرنگی ینی با بڵێن ئاینەکە بە حکمی ئەوەی مادەکەی کەمە ینی با بڵێن ئەو مادەی کە تەرخان کراوە زۆر مادەیەکی کەمە ئەمە لەلایەکی تر کارەساتێکی زۆر گەورەتر هەیە ئەویش ئەوەیە کە وانەی ئاین نادرێت بە کەسی پسپۆڕ لە زۆربەی قوتابخانەکان ئەمن تێبینیم کردیە مامۆستایانی ئاینی ینی با بڵێن ئەو مامۆستایانی کە دەرچووی با بڵێن پەیمانگای ئاینین یان دەرچووی زانکۆی ئاینین کە با بڵێن ئەوانی کە شەری ئایان تەواو کردووە ئەوانە دەرسی ئاین ناڵێنەوە ینی کەسانێک دەرسی ئاین دەڵێنەوە لەوانەیە خۆیان ئەسڵەن ینی قەنەعاتیان بە پرسیبەکانی ئاینی ئیسلام نەبێت ڕەنگە لەگەڵ ڕێز و حرمەتمان بەشێکیان نەزانێت و نەتوانێت چوار ئاەتیش بە جوانی بخوێنێتەوە وڵات چوارنا لەوانەیە یەک ئاەت نەزانێت بخوێنێتەوە سڵاوی خوارد لێبێ گیانە حتى چۆن ئەحواڵە بەزیابی زۆر باش زۆر شکر حەمدولیلا ئەمڕۆ کەیف خۆش دیاری ئینشاڵڵا ئەمی شاری وا دەبی حەمدولیلا ئەو کچەکان بەشداریان کە لێرەوە سەرکەوتنیان بۆ دەخوازم کەش و هەوای پارک چۆنە بەلاتەوە بەخوای نازانم برێم چۆنە لە چوە یانی ینی کەشێکی ئارام و خۆشە زۆر خۆشە حەمدولیلا چەندێک گرینگەوە ئەو کەسانی کە سەردانیێرە دەکەنەوە کەسانی کە دێنە ئێرە پاکوخایانی بپارێزن پاکوخایان بن چەندی پاکو ئینسان ئەگە لە مارە کو فێر و بێ هەیە ئەگە لە مارە پاکوخامی لە دەڵەوەش پاکوخایەنە وە ئێستا مداڵم ئەوە دیتەوە چەند گچکەیە بەخوای کاغزە لە زیادە هەردەگریت و هەرە فێرم نەکردینە ئێمە دەچینە دەرەوە بە سەردان دەچینە سەفرێ بەخوای لە ناو سیارشتی فڕنادەین لە ئاخاریش ئەخوا فێرم کردوە هەر لە ناو سیارەکەی فرێدا خەرک هەیە من بەخۆم لە تەرەفلایەتی دیتومە شوشەی بپسی ڕاست بە عەردەدای خەلکیمە فێر نایە منە زۆر ناشرین و ناخۆشە زۆریش ناخۆشە هە زۆر ناخۆشە بەخوای من حایلەکەم هەر بەگشتی و فێر بووە خوا دەزانی بە جادەی داڵۆن شتێک لە جادەی بێ هەردەگرنەوە با بپرسم بۆ دەتەوێت پاکوخایان بن بۆ دەتێ خایانی بپارێزن پاکوخایانی نوێ ئیمانە کاکە نیوە ئیمانە جانە وەنیە سانەگە پاکوخایان نەبی ئیمانیش کامل نیە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە فێر کردووە کە پاکوخایان بین طبعا وآية قرآن لسنة إن الله جميل يحب الجمال تمام الحمد لله زۆر باشە کاتێک کە دەچێ مزگەوت با بڵێم
چەندێک بە پاک و خاوێنیەوە دەچی بۆی بۆ نێچ خۆش لێبێت من هەر جارێک شتم لەو خوای بە زیادبی ئەگەر پێنج نوێشم بە جەماعات نەبی چوارم بە جەماعاتە بەڵام زۆری پێنجە بەڵام من چوارم هەر بە جەماعاتە کار هەر کاتێکی دەستمە مزگەوت بۆ نێچ خۆش لە خۆم دەدەم زور بەرگەج خاوێن لە بەرەکەم خەڵکەکەش هەمووش دەبناسی لە خوای بە زیادبی زۆر باشە کاتێک کە سەیری کوچە و کۆڵانەکان دەکەین شەقامەکان گەڕەکەکەی خۆت کۆڵانەکەی خۆت دەبینی زۆر زاروێ خەڵکێ لەبەر دەرگاکەی زۆر پیسە دیمەنەکی ناشرینە چ پامێکت بۆ ئەوان هەیە چیان پێ دەڵێ وڵی هیوادارم خۆیان چاپ بکەن هیوادارم خۆیان چاپ بکەن بەخوای من لە دوکانم هەیە لە دوکانەوە دەچمەوە خوا دەزانی جارێ هەندێک شتیم پێش باش نەدەیکەم لەوانەیە 20 سندوقە سرکێتی مۆل دەمکەوتە بەرچاو هەتام دارکاش مفێکنە دەرێن بڕۆ کوڕم ئەگەر لە هەر جێگای سرکێتێک هات بۆ خوارێ گوناح لەوانەیە گەرما بێ ئاگای لێنە بیسرکێتەکەش بووە لێ دەن شتێک لە جارێکت بەنەنا ئاوی زبیرەکەی هەری گرنەوە دوکانەکەی خۆت و پێش دوکانەکەی خۆشت خایان ڕدەگری وەکو ناو ماڵمە وەکو ناو ماڵمە ناوماڵم چۆن دەپارێزم پێش دوکانشم دەپارێزم چۆن ئەمڕاتی بۆ پارک لا ئەوڕۆ بوو گواستنەوەکمان هەبوو هاتیم بۆ پارک زوو دێ یان درەنگ دێ درەنگ دێم درەنگ دێ بەڵێ زەوی پارکت بەلاوە چۆن ینی کەشەکەی چۆنە جەوی پارک بەڵامەوە خۆشە بەڵام پارکەکە ژینگەکە زۆر پیسکرایە ئێستا ئێرە پیسە پیسە خاوێن نییە باش چێ پیسی دەکە هەر هاوڵاتی خەلک هەکەر بێت و هەر کەسێک لە شوێنی خۆی دانیشی ئەیشاگە خرکەکە لەناو زبلدانەکەکە پارکەکەش پیسناوی خاوێنە بەڵێ زۆر باشە بۆچی خەڵک خاوێنی ناکاتەوە بۆچی خەڵک دوای خۆی زبلەکان بەجێ دێڵێتن خەلک پشتگوێی دێخی نازم چ مەسەلەیە خەڵکی کوردستان زۆر پێم سەیرە ئێستا من ئەشای فڕدەمێرە ئەتو فڕدای ئەویدی فڕدا چی لێ دێ دەفتە زبلخانە هەر خۆشمان دواتر تۆ ئەمڕۆ لێرە بەیانی من لێرم دوو بەیانی کەسێکی دیکە لێرەیە هەمووی کەسێک ڕێزم لە هەموو خەڵکێکی هەیە ئەوڕۆ من هاتیمە ئێرە پیس دەکەم خاوێنەکەمە دووز بات وێ پیس نەکەی خاوێنەکەەوە هەمووی تێک دەچی دەفتە زبلخانە باشە خۆ ئەوە بۆ خۆمانە بۆ یعنی وەکو دەڵێ بۆ ئەوەی لێکوانە کەشێکی ئارام بەسەربەرین بۆ ئەوەی زەوێکی خۆش وەرگین منە لە جەنجاڵی شار و لە ئەو قەرەباڵغی کە لە شار هەیە لێرە لە کەشێکی ئارام دابی بۆچی ئێرە پیس بکەین بۆچی ئێرە خاوێن نەکەینەوە بۆچی بە باوک خایانی بەجێ نێڵین بەعام هەمووی پیسە پایتەختی هەولێر ئەوەش پیسە کوردستان خاوێنەکەتەوە من بە سارە دەڕۆم فڕدەمە دەرێ ئەتو بە سارە دەچی فڕدە دەدێرێت چی لێ دێ جادەکان لێوی جادن هەمووی پیس دەبی هەکەر من لە ناو سارێدانم گەشتمە ئەتون لە ناو زبلدانی دانێ ئەمن دانیم ئەوی دیدانی پیس نابی ئەوڕۆ ئێوە لەگەڵ خۆتان علاگەتان هینایەوە بۆ ئەوەی پاژماوەکەی خۆتان لەگەڵ خۆتان بیبەنەوەیان لە شوێنێک دایبنێن تاوەکو کەسی لە دوای ئێوە دێ شوێنەکە بە پیسی نەبینێ بە خۆمان خاوێن دەکەنەوە لایلونمان هینا تێ دەکەن و لەکەن ناو زبلدانی دادەنین و شارۆنی دەی فڕەدەدا بەڵێ لە ماڵەوە چۆن مژگاری منداڵەکانت دەکەیت چیان پێ دەڵێ بۆەوەی پاک و خایان بن لە ماڵەوەش هەموو دەمێ پێ دەرێم خاوێن بن ماری پیس مەکەن فەرعی پیس نەکەن هەگەر وایە خەلکی بێزار مەکەن لە فەرعی یان سافریان لە دەرکە خەلکی بدەن ئەو تشتە نییە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو کە لە نێو یەکێ لە پارکەکانی شاری ئەولێر بوون قسەم لەگەڵیان کرد لەسەر پاک و خاوێنی بەشێکیان نیگەرانن لەوەی کە هاوڵاتیان ئەو کەسانی کە دێنە پارکەکان دێنە سەیرانگاکان بەداخەوە بەشێکیان ژینگەکە ناپارێزن پاکوخایانی شوێنەکە ناپارێزن پاکوخایانی دەگەڕێتەوە بۆ سەر سەقافەت و ئاستی تێگەیشتنی ئەو تاکەی کە لە شوێنەکەیە بێگومان کەسێک کە ڕۆشنبیری بەرز بێ بێگومان کەسێک کە وەکو دەڵێن ئەخلاقی بەرز بێ خاوەن مەبدەیەکی چاک بێت شوێنەکەی خۆی دەوروبەرەکەی خۆی کە شوێنەی لی دانیشتووە پیسی ناکاتن بە پیسی بەجێی نایڵێ بەڵکو خاوێنی دەکاتەوە زۆر ناڕەحەتە زۆر ناخۆشە تۆ کاتێک بچێ شوێنێک بۆ ئەوەی کەمێک کەشێکی ئارام بەسەربەری کەچی خەریک بی بە پاکوخایانکردنەوەی شوێنەکە یاخود لەو شوێنە بڕۆی لەبەرەوەی کا شوێنەکە پیسە بۆیە دایکان و باوکانی عزیز بۆیە بینەرانی خۆشەویست پێتان دەڵێم لە هەر جێگایەک بوون لە هەر شوێنێک بوون ئەو شوێنە بە پاکوخایانی ڕابگرن پاکوخایانی نیشانەی ئیمان بەرزی مرۆڤەکەیە بەشێکە لە ئیمان خوای گەورە ئەو مرۆڤانەی خۆش دەوێت ئەو بڕوادارانەی خۆش دەوێت کە پاکوخاوێنن إن الله جميل يحب الجمال خوای گەورە جوان و جوانیشی خۆش دەوێت پاکوخایانیشی خۆش دەوێت هەروەکو گوتراوە پاکوخایانی لە باوەڕەوەیە جا تۆ بزان ئەگەر چەندێک پاکوخاوێنی چەندێک بڕواداری دەبینی بەداخەوە زۆر جاروایە خەڵکێ بە دەرگەی ماڵەکەی زۆر پیسە ینی بۆ دەزانی و ماڵە ماڵێکی پیسە بۆیە ئاگادار بە لە کوچە و کۆڵانەکان لە شەقام لە ماڵەوە
خەریکی ئەوە بە پاکوخاوێن بی مرۆڤێکی پاکوخاوێنی بەڵام بە تایبەتی لە ئێستادا کە وەرزیایینە پێویستە مرۆڤ زوو خۆشی ینی کەسێکی خاوێن بێت بە تایبەتی کە دەچێت بۆ مزگەوت بۆنێکی خۆشی لێ بێت کە دەچێت بۆ شوێنێک بۆنی خۆش بێ بۆنی ناخۆش نەبێ کەسێکی پاکوخاوێن بێت تا پرۆگرامێکی دیکەوە هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ.